بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەموو بوارەکان قسەی خۆی هەیە، بە تایبەتی لە بواری شەڕە ئاینی پیرۆزی ئیسلام هەندێک مەرجی داناوە، وەک لە زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە شەڕی مسلمان و کافرەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای ئەکرد کەوا کاتێک کە ئەچن بۆ شەڕ پێویستە پابند بن بە ڕێنماییەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە خوای پەروەردگار داوامان لێ ئەکا فەساد نەکەین لەسەر ئەرزا، قەتل نەکەین لەسەر ئەرزا، خراپەکاری بڵاو نەکەینەوە لەسەر ئەرزا. هەروەها لە مێژووی مسلمانانە هەر لە سەردەمی خەلیفەی ئیسلام ئەبوبەکری سیدیقەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە لەشکرێکی ئەنارد بۆ شەڕێک لە شەڕەکان پێی ئەفەرموون هیچ خانوویەک مەڕوخێنن و ئافرەت و منداڵ مەکوژن و ئەوانەی کە یەکلا بوونەتەوە بۆ دینداری و لە شوێنە پیرۆزەکانە لە شوێنە دینداریەکانی خۆیان دینداری ئەکەن مەیان کوژن و دیل مەکوژن. ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەی داوەکەوە کاتێک کە کەسێک هێرشت بۆ دێنێ هێرش دەکاتە سەرت لەسەر خاکی خۆت لەسەر وڵاتی خۆت دیفاع بکەی. کاتێک کە مسلمان ئیسلام ڕێگەی داوە مسلمان کافر بکوژێ بێگومان لەبەر ئەوە نایکوژێ کە کافرە، بەڵکو لەبەر ئەوە ئەیکوژێ کە داگیرکەرە کە هێرشی بۆ هێناوە. جا بەڕاستی بەکارهێنانی چەکی کۆکوژ، ئەسلحەی کیمیاوی، بایۆلۆجی، چەکە کاولکەرەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە پێی فەرموودەی زانایان بە تایبەتی زانایانی هاوچەرخ ڕێگە پێ نەدراوە، چونکە بەکارهێنانی ئەو چەکە کیمیاوی و ڤەڕی و بایۆلۆجیانە هەموو ئەکوژێ ژن و منداڵ، خان و ماڵەکان کاولەکە، زەرع و دەر و دەشت و باخ و باخەت و ئاوکانیەکان وێرانەکە، مرۆڤەکان ئەکوژێ، هەموو شتێک و کێک کاول ئەکا. بۆیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە و گونجاو نییە ئەو چەکانە بەکاربهێنرێت. بێگومان کوردستان بەداخەوە نەتەوەی کورد چەندەها ساڵە لە ژێردەستەیی و لە ناخۆشیە ژیان بەسەر ئەبا، خاکی داگیر کراوە، مافی زەوت کراوە. بۆیە ڕەوایە گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان دیفاع لە خاکی پیرۆزی خۆی بکە و شەڕی داگیرکەران بکە و هەر کەسێکیش بە تەکید لە پێناوی دیفاعکردن لە خاک و نیشتیمان و ئاو و شەرەف و وڵاتی خۆیان بکوژرێت لە لای خوای گەورە شەهیدە بە پێی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و بێگومان داگیرکاری و داگیرکردنی ماڵ و دەر و دەشت و شاخ و وڵاتی نەتەوەکانی تر بە هیچ شێوەیەک لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگە پێدراو نییە و خوا ڕێگەی پێ نەداوە. بۆیە هەموو داگیرکاریەک چ لە لایەنی تورکیاوە بێ، چ لە عێراق بێ، چ لە سووریا بێ، چ لە ئێران بێ، لە هەرکوێ بێ، خوای پەروەردگار ڕێگەی پێ نەداوە و داگیرکاریە و لە لای خوای پەروەردگار شتێکی ناشرین و ڕێگە پێ نەدراوە.